لەسەر بابەتی خشتەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان و ئامادەکاریەکان من میوانێکم لەگەڵ لە ئەستۆدیۆ کاروانجارە بەڕێوەبەری گشتی داتا و زانیاری لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان کاروان بەخێر بێ بۆ ئەستۆدیۆی کوردستان مۆبەڕێرەکەی با بڵێن کۆمیسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردنەکان بۆ تاخیرکردنی وادەی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە جێ خۆی دابوو. هۆکارەکەی لەوەی کە کۆمیسیۆن ڕاگەیان یەکێک لە خاڵەکان بابەتی تەرخانەکردنی پارەی پێویست بوو لە بۆ هەڵبژاردنەکە کە بەڕای من بیانوەکی لاوازە چونکە قۆناغەکانی ئامادەکردنی هەڵبژاردن یەکە بە یەکە بەشێک لەو پارەکانی پێویستە مەرز نییە هەموو پارەکەی کە لە بۆ کۆمیسیۆن تەرخان دەکرێتن لە بۆ بەڕێوەبردننی پرۆسی هەڵبژاردن بە یەک دفعە بە یەک پاکێج تەسلیم بکرێتن دەکرێتن بە چەند قۆناغێک وەڵا هەڵبژاردنەکانی پێشوش ئێمە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان کردیا بە قۆناغ پارەکان سەرکرایە و پارەی هەرە زۆر لە دوای پرۆسی هەڵبژاردن سەرف دەکرێتن بە تایبەتی لەو نمونە ئەو کارمەندانەی کە ڕۆژی هەڵبژاردن بەڕێوە دەبن بێگومان ژمارەیان زۆرە و هەریەکە و مکافەیەک دەکرێن ئەوانە پاش ڕۆژی هەڵبژاردن ئەو بڕەپارانە تەوزیع دەکرێتن کەواتە مەرز نییە لە یەکەم ڕۆژ کە هەموو پارەکە لە بەردەستبی بەڵام گرنگە کە پارە تەرخان بکرێتن لە بۆ پرۆسی هەڵبژاردن و ئەو ڕقەمە حسابیە بەش بدرێت بە کۆمیسیۆن لە بۆی بتوانێتن ئامادەکاریەکانی لە ژێرەی ئەو تایم تێبڵە بکاتن کە ئامادە دەکە. بیانی دووەم سکاڵایەکە لە دادگای فیدراڵی لەسەر بابەتی کورسی کۆتاکانە. چۆن گرنگی ئەوە هەیە ئەم سکاڵایە جارێکی کە درێژ نەکرێتەوە و بێتەوە هۆکارێکی دیکە بۆ خۆی ئەوە یەک لە خاڵەکانە هەرچەندە کاریگەرێکی ئەوتۆی نیە وەکو کۆمیسیۆن سەرۆکی کۆمیسیۆن ڕێگەیان چونکە ئەگەر بێت و دادگای فیدراڵ بڕیاری لەسەر چەند بازنەی هەرێمی کوردستانیدا ئەو کاتی تەنیا پسولەی دەنگدان لە بۆ هەر پارێزگایەک لە بۆ هەر بازنەیەک گۆڕانکاری بەسەردادێ ئەجینا بنکەی دەنگدان هەما بنکەی دەنگدانە و دابەشبوونی دەنگدەر لەسەر بنکەکانی دەنگدان و ژمارەی دەنگدەر لە هەر پارێزگایەک هەمان ژمارە ینی هەمان ئەو کردارەیە کە کۆمیسیۆن دەیکاتن لە بۆەوەی کە ئەگەر هەرێمی کوردستان یەک بازنە بیتن یاخود فرە بازنەیە بیتن. باشە دواخستنی وادەی هەڵبژاردن باسی لایەنە سیاسیەکەی ناکەم لەگەڵ جەنابەت لەبەرەوەی بەڕێوەبەری گشتی داتا و زانیاریت لە ڕووی تەکنیکیەوە چ کاریگەریەکێ بێت بۆ نمونە نەوەیەک هەیە تەمەنیان ئەو کاتە گاتە سەروی 18 ساڵ یعنی ئەمانە چۆن بابەتی بایۆمەتری ئەم کێشانەیان چارە بێگومان دەست خۆش پرسیارەکە زۆر لە جێخۆتی ئەو بابەتەیە کۆمیسیۆن لە پێرێک واتە نۆی مانگ لە ڕێگەی مزەکەرێک لە سەرۆکی کارژێری هەڵبژاردنەوە دراوە بە سەرۆکی کۆمیسیۆن ئەوەی عراقی کە تێیدا خشتەی کردارەکانی لە بۆ قۆناغی دوای دواخستەکەی پاش بەوەی 25 مانگ 25 ئامادە کردیا دوێنێ ئەنجومەنی کۆمیسیاران ڕاستاندین لە بۆ کردیا کەواتە مسادەقەی کردیا ئەو خشتە زەمەنیە لەنێو خشتەی کردارەکان چونکە کردارەکانی کۆمیسیۆن کە لە بۆ ئامادەکاری هەڵبژاردن دەکات بەسەر چەند قۆناغێکدا دابەش دەبێتن بەشەکانی کۆمیسیۆن فەرمانبەرەکانی بە ژێرەی تایبەتمەندی کارەکانیان بە ئامادەکاری خۆیان هەردەستن ئەوەی باسی تۆماری دەنگدەران کرد بێگومان ئەوانەی کە لەدایکبووی ساڵی 2006 پاش باڵێ مانجی 2 مانجی 3 دەکات مانجی 4 دەکاتن تا هەڵبژاردن دەکرێتن ئەوانەش دەبنە 8 ساڵ بە ژێرەی یاساوە بە ژێرەی دەستور ئەوانەش مافی بەژاربوونیان لە هەڵبژاردن هەیە و ئەرکە کۆمیسیۆن زەمینیان لە بۆ فراهم کاتن بەو ڕێکارانە و بەو یاسانەی کە دای دەڕێژیتن یەکێک لەوانە تۆمارکردنیانە بە شێوەی بایۆمەتری ئێستا کە لەو قۆناغانەی کە ئامادەیان کردێ لە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ماوەی یەک مانجاندانایە ئەو مەوالیدانە کە پێویستە سەردانی بنکەکانی کۆمیسیۆن بکەنەوە لە بۆی خۆیان تۆمارکەن بە شێوەی بایۆمەتری دواتر لە قۆناغەکانی دیکە ئەو ژمارەیە داتابیسەکەیان دەنێردرێتە دەرەوەی وڵات لە بۆەوەی هەریەکە کارتێکی دەنگدانیان لە بۆ دروست بکرێتن و لە نێو خشتەکەدا کاتەکانیشی دیارکردیە لە بۆ دیارکردنی وەرگرتنەوەی کارتەکان ئەو کەسانی کە کارتیان وەرنەگرێتەوە لە میانەی ماوەیەکی دیاریکراوە چونکە ئەو کەسێک کە خۆی تۆمار دەکاتن پێویستە دواتر سەردان بکاتەوە باش ئەگەر کارتی پێنەبێتن ناتوانانی بەشداری هەڵبژاردنەکە باڵێ کاک کاروانێکی لەو گرفتانەی کە لە عێراق بەگشتیە هەیە و لە هەرێمی کوردستانیش هەیە بابەتی نەبوونی سەرژمێریەکی دروستە لە ناوچەکەیە بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستانیشە چۆن یاعتیما دەکرێتە سەر ڕێژەی دەنگدەران و ئەتوانرێت ئەم ژمارەی دەنگدەران کە هەیە ژمارەیەکی دروست بێت
ئەوە بابەتێکی لەوانێت تۆزێک دوور و درێژ بی بەڵام بە شێوەیەکی کورتکراوەیە من ئاماژە بە چەند خەڵک دەکەم کە لە دەستچووی پێم وابێ گرفتێک ناکۆچیەک هەیە لەسەر ڕێژەکانی هەرێمی کوردستان بێگومان یعنی دەک ئەوە لە هەڵبژاردنەکانی ئەو دواییەی کە لە ئەنجومەنی پارێزگاکانیش بەڕێوە چوو ئەو مقۆمقۆ و گفتوگۆیانە زۆر لەسەرەوەی دروست بوو کە ئایا ڕێژەی بەشداربوون سەتا لەکە کۆمیسیۆن ڕایگەیاندیە یان 126 کە وەزارەتی پلاندانانی عێراق لە ڕێگەی بنکەکانی سەرژمێری خۆیان مەزەندەی ژمارە دانیشتوانیان کردیە کە لە نێو مەزەندەی ژمارە دانیشتوان ڕێژەی دەنگدەرەکانیان هەژمار کردیا ئەوەش لەبیر نەکەین کە کۆمیسیۆن دەگەڕێتەوە لە بۆ بەکارهێنانی فۆرمی خۆراک لە بۆ دیاریکردنی ساڵی لەدایکبوونی ئەو خەڵکی کە لە عێراق نیشتەجێ و فۆرمی خۆراکیان هەیە کەواتە بەگوێرەی ئەو داتابێسە بیتن کە خەڵک بوویتە 18 ساڵ و مافی بەشداربوونی لە هەڵبژاردن هەیە لە کۆی پارێزگاکانی عێراق 126 بەشداری کردیا نەک چلێک کە کۆمیسیۆن ڕاگەیاند کۆمیسیۆنی ئەتیمادی کردە پشتی بەسیتە سەر ئەو ڕێژەیە کە خۆی تۆمارکردی بە بایۆمەتری وەکارتی وەرگرتیتەوە جیاوازە لەوەی کە من نەچوومە خۆم تۆمار بکەم بەڵام دەنگدەرم کەواتە مافی بەشداربوونم هەیە بەڵام کۆمیسیۆن ئەو ڕێژانەی کە بەشداریان نەکردێ لە پرۆسی دوێکردنەوەی تۆماری دەنگدەران ژمارەکانیان حساب نەکردبوو ئەوەش گرفتێکە پێویستە سەرژمێری یەکلا بکرێتەوە چونکە سەرژمێری گرنگترین هۆکارە لە بەوەی کە ئەو کێشانە کۆتایی پێبێتن و دەبێتە هۆکارێک لە بۆ حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانیش کە چۆن بەرنامە دابنێتن وەزارەتی پلاندانە بە چ ئاراستەیەک خزمەتگوزاری پێشکەش چینە جیاوازەکانی کۆمەلگا بکاتن ئەوجا ئەوانەی کە پێویستی لەوانەیە بە دروستکردنی قوتابخانەیە پێویستی بە دروستکردنی بنکەی تەندروستیە و هەروەها مەسەلەی وەبەرهێنان و زۆر پرۆژەی دیکە ینی بنیاد دەنرێتە سەر سەرژمێری بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی زۆر کەم تەرخەم بووە و چەندین زار بڕیاریان لەسەر ئەنجامدانی سەرژمێریدایە بەڵام جێبەجیان نەکردیا پێشم وایە هۆکارەکەی بابەتێکی سیاسیە و لە بۆەوەی کە لە ئایندە ژمارەی بەشێک لە باڵێن چین و مەزهبەکان دەیانەوێتن زیاتر بێتن لە چاو بەراورد لەگەڵ پێکاتەکانی دیکەی عێراق هەر ئەوە هۆکارەکەیەتی ئەگەنا هیچ مبەڕێک نییە لە بۆەوەی کە ئەو بابەتی سەرژمێری دوا بخرێتن بەڵێ من نامەوێت جەناب ڕاکێش من ئەو بابەتە سیاسیەکەەوە بەڕاستی لەبەرەوەی حەزەکەم زیاتر لەسەر بابەتە تەکنیکەکە قسە بکەین حتمما کەسانی پسپۆر و شارەزار شێ لەسەر بابەتە سیاسیەکە کە ئەرچی خۆیانە ئیشی خۆیانە قسەی لەسەرەکەن بەڵام یەکێ لەو گرفتانەی کە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە ڕۆبەڕووی دەنگدەران بوویەوە ئەو ئامێر و جیهازانە بوو کە بەکارە هێنران کۆمیسیۆن دوێنە ڕایگەیاندووە بە هەمان ئامێر و جیهاز هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش ئەنجام ئەدەین چۆن ئەکرێت لە ئێسەوە یعنی بەرچاوڕوونی بدرێت لەسەرەوەی کە ئەو ئامێر و ئامێرانە کێشیان هەبوو لەوێت چۆن لێرە ینی هەمان کێشە دووبارە نەبێت یەکەم با دیوە ئیزابیەکەی باسکەین لایەنە ئەرێنەکەی دەرفەتێکی باش بوو لە بۆ کۆمیسیۆن کە لە میانەی بەڕێوەبردی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بزانیتن هۆکارەکانی گرفت لە نێو ئامێرەکاندا چی بووە لە بۆی لە ڕێگەی ئەو کۆمپانیایی کە بەرهەمهێنەری ئامێرەکانە و لە ڕێگەی ئەو کۆمپانیایی کە سۆفتوێرەکە دروست کردیا و هەروەها بابەتێکی دیکەش هەیە کۆمپانیایەکی دیکەش هەیە کە زەمانەت دەداتە نووسینەوەی وردەکاری سۆفتوێرەکە ینی بە شێوەیەک لە بۆی کە بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بۆیان ئاسانتر تێبگەن ئامێرەکان دوو بەشە یەکەم ئامێرەکان وەکو هاردوێر و سۆفتوێرەکە بریتە لەو بەشەی کە کارتەکەی دەنگدانی لەسەدانرێتن لە چەند سانیەدا دەتوانی بیخوێنتەوە وشی بکاتەوە و پێشانی بداتن ئەو کارمەندە کە بزانێتن ئەو کەسەی کە هاتیە کارتی دەنگدانی هینایە خاوەنی هەڵگری ڕەسەنی خۆیتی یان یەکەشکە هینایە چونکە هەر کەسێک دەبی کارتی دەنگدانی خۆی پێبیێت و نابی لە دوو دەنگ زیاتر لە یەک دەنگ زیاتر بدا لە نێو تایم تێبڵەکەی کە کۆمیسیۆن ئامادەی کردیا بابەتی مەسەلەی سۆفتوێر و ئامێرەکان و پێدانی بە کۆمپانیای دڵنیایی لە یەکی دووەوە دیاریکردیە تاکو پێنجی چار کۆمیسیۆن بەجێرەی ئەو ڕێکارانەی کە داینایە ئەو جەدوەڵی کە داینایە وای مەزن دەکردێت چکەوە دواتر دەبی پاش ئەوەی کە ئەو ڕاستاندەی لە ئەنجومەنی کۆمیسیۆنان لە بۆ دەرچوو پێویستە کۆمیسیۆن بێت دایلۆگ و دانوستان لەگەر سەرۆکاتی هەرێم کاتن لە بۆ ئەوەی وادەیەکی کە دیار بکە لەناو ئەو وادەیە کە کۆمیسیۆن ئامادەی خۆی نیشاندایە 35 دیاری کردێت لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستاندا و قۆناغەکانی ئامادەکاری لە بۆ ئەو ڕۆژە دانایە کە 35 بێتن هەڵبژاردن یەکێک لەوانە ئەوەی کە باست کرد بابەتی ئامێرەکان بوو ئامێرەکانیش لە میانەی ئەو قۆناغەدا نوێ دەکرێنەوە سۆفتوێری لە بۆ دادەنرێتن لە بۆ دەکرێتەوە و دڵنیاییشی دەدرێتەوە کە بە شێوەیەکی دروست کار بکە ئەکید ئامێریش بێگومان لەوانەیە بێگرفت نەبێتن لەوانەیە ئەوەی کە خەڵک چاوەڕوانی دەکرد لە ئەنجومەنی پارێزگاکان خەڵکێک بێبەش بوو لە دەنگدان هەمان سیناریۆ دووبارە بێتەوە کە پێویستە
لایەنەکان ڕژ بن لەسەرەوەی داوا لە کۆمیسیۆن بکەن ئەو ئامرانە بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانیان ئەنجامدا. بەڕێز کاروان جەلال بەڕێوەبەری گشتی داتا و زانیاری لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان سپاس بە بەڕێز. سپاس.